ئەم راپۆرتەی ئێمە ساڵانە وەکو ڕێکخراوی کوردستان بۆ هەمووانی من راپۆرتێکی چاودێری و هەڵسەنگاندن لەسەر ئەدای ئەنجومەنی پادەستگای سلێمانی و هەروەها نوێنەرانی پادەستگای سلێمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵاوەکەینەوە. گرنگی ئەم راپۆرتانە لەوەدایە کە لەلایەکەوە هاوڵاتیان بە خوێندنەوەی راپۆرتەکان لە ئاستی توانای ئەدای ئەندامەکانیان نوێنەرەکانیان لە هەردوو ئەنجومەنەکە ئاشنابن. لەلایەکی تریشەوە بە حکمەوە ئێمە چالاکی لیژنەکان و هەروەها ئەندامەکان بڵاوەکەینەوە جۆرێک لە منافسە لە نێوان ئەندامەکانە دروستە بێ بۆی بتوانن باشترین خزمەت پێشکەشی هاوڵاتیکەن و ساڵ لە دوای ساڵ چالاکیەکانیان زیاتر بێت. بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەگەرچی ئەم ساڵ یعنی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینە و قەدەغەیات و چۆ ڕێگری کرد لە ڕێگرێک بوو لە بەدەم ئەنجومەنی پادەستگاکان و هەروەها ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا، بەڵام خۆشبەختانە بە حکمەوەی کە ئێمە چاودێرین بەسەر ئەم دوو دەستگایەوە ئەتوانین بڵێن چالاکیەکانی ئەم دوو دەستگایە کەمی نەکردووە لە چاو ساڵی ڕابردووە بگرە زیاتریش بوون.